کە کەی بوو مامۆسای ئێوە هاتن بۆ پێنجێن وتم وەڵا نازانم مەگەر تەماشایەکی بیرەوەریەکان بکەم زانم لەو کاتەکە من نووسیومە ئەو کاتە لێم بستان بیرەوەریەکانی من خۆم بۆشتی ئاوا نووسی بووم یعنی کاتێک کە پێویستم بوو بڕۆم سەردانێکی بکەم و لێم ناوڕۆکی کتێبەکە بریتە لە بیرەوەری ئەو بیرەوەریانەی کە بینیومە یا بیستومە یا شایدی بووم ئەنجا بیرەوەریەکانش ئەوانەی کەوا کاریگەریان هەیە ئەوانم زیاتر بایەخ پێداوە تاوەکو ئەوانەی کەوا هیچ دەورێکیان نیە و هیچ ئیسفادەیەکیان نیە ئەنجا لەمانش تاریخیان تایە کۆمەڵایەتیان تایە دینیان تایە ئەنجارە عەقیدەتیان تایە تر ئەنواع و ئەشکاڵە یعنی هەمە جۆرە تەنها یەک جۆر نییە لە بابەتەکەم ئەڵبەتە تەقریبەن لە زۆر لە مێژە ئەینووسمەوە ئەتوانم بەڵام لە کاتێکەوە تەڵەبەی متەوەسطە بووم شتە نووسمەوە بەڵام ئەو کاتە بەنیازەوە نەبووم کەوا چاوی بدەم و یاخۆت بیوە بە بیرەوەریەک وەکەوە بۆ مڕاجعەیەکی خۆم کاتێکەوە بزانم چۆنە و چۆن نییە چی بووە چی نەبووە ئەوە تەنها بۆ ئەوە بۆ کاتی خۆی کە نووسیمەوە ئەمە بەرکی یەکەمیەتی بەرکی یەکەمی تقریبان لە سەرەتای ژیانمە کە هاتوومەتە دنیاوە تاوەکو ئەو کاتێکەوە گەیشتوومەتە ئوسترالیا ئەمە 679 لاپەڕەیە شتێکی وایە ئەم بەشێ بەڵێ بە تەمام چونکو نووسیومەتەوە بەڵام پاکنووس و تەرتیباتی ماوە بەرگی دووهەمی خۆی مەسەلەی تەربیە و پەروەردەیە زیاتر چونکو مەسەلەی ئێمە تەنها ئەو مەسەلەیە زیاتر بۆیە ناویشمان لێناوە بیرەوەریەکانی بەنخوازێک یعنی ئەو عەلاقەی بە بەنخوازیەوە زیاتر هەیە تاقۆ بۆیە باکی سەرشانی خۆمان نازانی لەگەڵ برایانی خاڵ کە جێی شانازیمان ڕۆڵێکی کاریگەرە بین و پەرشن ببەخشن بە نەوەی نوێی میلەتەکەمان جێی شانازیەکە ئێمە ئەم دیدارەمان ساز کردووەوەیشی سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه نۆڕاوەدانەکەی هەمووان کۆکاتەوە پایگەر بابەشتی تێدەباتەوە پاشان زۆر سپاسی وەکو سەنتەری زەهاوی بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین کە نووسین و نووسەرانی خۆماڵی بناسیێنین هەم بە خۆمان هەم بە دەرەوەی خۆمان کتێب نیشانە و شناسی میلەتە بەڵێ ڕەنگە ئێستا خوێنەری کتێب کەم بێ یا کتێب ئەو حزورە بەرچاوی نەبێ بەڵام ئەوەی ئێمە ئەیبینین لە پێشکەوتن لە لایەنی سیاسیە لایەنی هەبووریە لایەنی کۆمەڵایەتیە لایەنی هزریە ئەو گەشەکردنە مەعریفەی کە لە دنیای بینین بەرهەمی کتێب و بەرهەمی نووسین و نووسەرانە ڕەنگە کتێبی ئەمڕۆ نووسرێ دە کەس بیخوێنێتەوە بەڵام ئەمە دەوری هەیە لە تەشکیلی وشیاریە لە دروستکردنی جۆرێک لە ئاگەهی بۆ نەوەی ئێستا و نەوەی داهاتوو شەرەفمەندین بەوەی کە بەم مناسبەیە و مناسباتی تر نووسەرانی خۆماڵی ئەوانەی کە جیددین لە بواری نووسین و وشیارکردنەوەی خەڵکە بە میلەتەکەمان بناسیێنین وەکو ڕەمزی زیندوی ئەم میلەتە ئێمە میلەتێکی زیندوین لەبەرەوەی نووسەرانمان هەیە کتێبمان هەیە بەرهەمی خۆمانمان هەیە خەڵکانی ئێمە خاوەنی ئینتاجی معریفی و فکرین لەو ڕۆوە ئەمە واجبێکی هەم میلیە هەم دینیە هەم نیشتیمانی و کەلتوریە هیوادارین بتوانین زیاتر بەردەوام بین بۆ خەڵکیش وەڵام دەرەوەی پەیامی ئەو نووسەر و ئەو کتێب و ئەو خەڵکە بێت لەبارەی کتێبەکانی بیرۆریەوە بەشێک لە بڕگە و نووسینەکانی ئێستا دڵنیا و ئێستا بەختیارمی لەبیر نییە نووسینە شێوازێکی تایبەتی هەبوو کە چیرۆکەکانی ئەنووسیوە کە یادەوەریەکانی ئەنووسیوە کە هەندێک کۆمەڵی بابەتی نووسی زۆر بە پەلە بڵاو بێەوە لە ناو هەموو خەڵکە و لە حەقەتا ئەو ڕەنگە زیاتر ڕووی